واذكروا نعمة الله عليكم إذ لە چوارچێوەی چالاکیەکانی 25مین ساڵیادی ڕاگەیاندنیدا کۆمەڵی دادگەری کوردستان دیدارێکی جەماوەری بەرفراوان و تایبەتی لە شاری سلێمانی ڕێخست. ئەم کۆبوونەوە گەورەیە بە بەشداری سەرۆکی کۆمەڵی دادگەری، ئەندامانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی و سەدان ئەندام و لایەنگر و وەک ئاماژەیەک بۆ نیشاندانی هێزی جەماوەری لایەنەکە لەم مێزگە مێژوویەدا بەڕێوە چوو. ئەی کۆمەڵ بۆم دیداری ساز کرد 25 ساڵ تەمەنی ڕاگەیاندنی کۆمەڵە، ئەگەرنا کۆمەڵ خۆی درێژەی هەیە لە ڕاوی پەیوەندیەوە پەیوەندی ئیسلامیەوە لە زەمەنی مامۆستا شێخ محەممەد و سەرەتای هەشتاکانەوە دەستی قەباتی کردووە و کۆمەڵ درێژەیە و حرەکەیە و 25 ساڵ تەمەنی ڕاگەیاندنی ڕاستێکە هەندێ هەلومەرجیش هەیە هەڵبژاردننی دەستێخرا و تەزویرکرا و لەوەیە واقعی کۆمەڵی بە شێوازێکی پێشەوانە دەرخست بێ ئەم دیدارانە ضرورن بۆ ئەوەی پیشانی دێن کە کۆمەڵ خاوەن هەزارەها کادری بەتوانایە کە توانایان لە هەموو وارەکاندا هەیە. ئەندامانی بەشداربوو لەم دیدارە جەخل لە گرنگی بەردەوامی ئەم جۆرە کۆبوونەوە جەماوەریانە دەکەنەوە و ڕای دەگەێنن. ڕێخستنی ئەم دیدارانە ڕۆحیەتی نوێبوونەوە و وزەیەکی نوێ بە ئۆرگانەکان دەبەخشێت. لای ئەوان ئەم کۆبوونەوانە دەرفەتێکی زێڕین و دەرچەیەکی گرینگە تاوەکو ئەندامانی خوارەوە بە شێوەیەکی کراوە قسە و سەرنجەکانی خۆیان بگەێنە لووتکەی دەسەڵاتی حیزبەکە. بەڕاستی ئەم دیدارانە گرنگن بۆ ئەوەی ئەندامانی کۆمەڵ بە تایبەتی ئەوانەی کە ئێستا دوای بۆرم لە 2023ەوە ئەندامی کۆمەڵ و گەنجن ئەم مێژووی کۆمەڵ ناناسن بۆی شارەزای مێژووی کۆمەڵ بوون بەڕاستی ئەم دیدارانە زەڕورە و پێویستە ساڵانە ئەم یادە بکرێتەوە بۆی گەنجەکانمان ئەوەی کە بڵین تازە لە دوای 2023 ئەندامی کۆمەڵ و کۆمەڵیان ناسیوە ڕابردی کۆمەڵش ناسم بزان کۆمەڵ لە چی ناڕەحەتی و معاناتێک هاتوۆتە ئێرە بۆی قەدری ئەو خەباتی کۆمەڵ بزانن و ینی بزانن کە کۆمەڵ هەروانە هاتووە کە ئێستا ئەیبینن. هەرچەکەمان نوقسانە هەرچەکەمان نوقسانە بەڵێ بەڵێ خۆمان بە عایلەی ماڵ و منە وەڵام من بە عایلەی هەمومان کۆمەڵی دادگەری فەخری بیوەڕین برام ئیسلامە عەزیزە بۆ ئێمە هەوێنی ئەم وڵاتەیە. واللهی زۆر ینی ئەندامان ئەچنەوە بە خۆیانە ئەندامان گروتینێکی وەکو چۆن بڵێم گروتینێکیان هەیە بۆ خۆیان ینی پێیان خۆشە خەڵکی ئەبینن خەڵکی تازە ئەبینن ینی ئەندامانی کۆنە بیننەوە ینی بەڕاستی وەکو یەکتر ناسینە بڵێ ئەرەوەڵا وەکو یەکتر ناسینە وەکو عقد تازەکردنەوەیەکە بۆ ئەندامان. لە ڕاستیدا مێژووی ئێمە وەکو باسیش کرا تەنیا بریتینە لە 25 ساڵ. کۆمەڵی دادگەری لە ڕێگەی ئەم دیدارەوە پەیامی خۆڕاگری و ئامادەکاری پێشوەختەی بۆ خۆناغی داهاتووی سیاسی لە هەرێمی کوردستان دووپات کردەوە. ئەندامانیش بە ڕۆحیەتی سەرەتای ڕاگەاندنی حیزبەکەوە درێژە بە کاروانەکە دەدەن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی. ففي رحمة الله هم فيها خالدون.